بە تایبەتی من خۆم و هەم ئەو خوشکەشم و ئەو براکانیشم بێکەوە داوامان تاوا کردووە لێرە لە دوای داوام دانەمەزراوین ئێمە خۆمان هاتوین ئەم کێڵگەیەمان دروست کردووە بەشی کۆمپیوتەرم تاوا کردووە ئێمە لێرە ئەم سەوزەیەمان داناوە بەیانیان سعە 8ەوە لێرەین تاوەکو کاتی ئێوارە کاتی بانک و لە نیوەڕوانە 1 سعات بۆ نانخواردن و ئیسراحەتە و شوێنەکەشمان لە سلێمانی شارباژێر گوندی قشلاخە زیاتر لە 2 جۆر سەوزەمان هەیە و ئیشەڵا لە داهاتوێکی نزیکە هەموو جۆرە میوەکانیش بەردەستە بێت. سەوزەکان چی بچین؟ کەوەر و کەرەوز و جەرجیل و معدەنووس و ڕیحانە و سەڵق و پاڵپینە و توور و هاوڵاتیان نانی لە سلێمانیەوە هێن. بەڵێ بەڵێ. شوێنەکانی تریش نۆدێن؟ بەڵێ ئەرە وەڵا. بەڵێ. چی بای کردو هاوڵاتیان خۆیان حەسکەن بێن بۆ ئێرە؟ لەبەرەوەی ئێمە هیچ دەرمانێکی ناینێ بە شێوازێکی زۆر پاک و خاوێن بۆ مشتەرەکانی لیەکەینەوە و بە شێوازێکی تەندروستیش پەروەردەیەکەین و بە ئاوێکی پاکش. هاوڵاتیان خواستیان لەسەر چه سەوزەیەکە زیاتر؟ زیاتر سەڵق کە لە ئێستا گەڵامی و کەم بۆتەوە و زائیدەن کەوەر و کەرەوزیش بۆ زۆربەی خواردنەکان کەرەوز بەکارهێنرێت. ئێوە خێزانێکی چەند نەفەرین بۆ منە خوشک و بران چی یەکترن لێرە؟ وەڵا ئێمە لەگە کاک بڕیارە ئەویشمان لەگەڵایە هەروەک برامان وایە بەڵام خۆمان خۆم و دوو براو و 3-4 خوشکشین بێکەوە لێرە ئیژەکەین و ئەم شوێنە بەڕێوە بێت. تا چەنددا بۆ ئێوە ئەم شوێنێکی هاو چۆن بڵێ چێژی لێ ئەبینن لە کارەکەتان کە شوێنێکە لە ناو سروشدایە؟ وەڵای زۆر بە تایبەتی من خۆم و هەم ئەو خوشکەشم و ئەو براکانیشم بێکەوە داوامان تاوا کردووە لێرە لە دوای داوام دانەمەزراوین ئێمە خۆمان هاتوین ئەم کێڵگەیەمان دروست کردووە بەشی کۆمپیوتەرم تاوا کردووە. بەڵێ بەڵێ ئەرە وەڵا زۆر سپاس دەکەم. بەتەمان ئەم کێڵگەیە گەورەترکەن؟ بەڵێ ئەرە وەڵا ئیشەڵا لە نیازمانایە بتوانین کە هەموو بەرهەمەکانی ترکە کوردەواریەکان و بەدەستی خۆمان بتوانین دروستی بکەین لێرە دایبنین ئیشەڵا.